الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. آتي جمال الشش لسورة الحجرات. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين. دیارە و ئاتەش کە بە یا ئەیها الذین ئامنوا دەست پێ دەکا واتە ئەوەی لە دوای ئەو دێ جێبەجێکردنی لە پێداویستیەکانی ئیمانە و فعلا قەزیەکی زۆر گرنگیشە رەب العالەمین باز دەکا دەفەرمی ئەی کۆمەڵی بڕواداران ئەگەر کەسێکی فاسق هەواڵێکی گرنگی لۆهینان فتەبەینوا ئەوە تەبەیون بکەن لێ بکۆڵنەوە پەلە مەکەن لە حکومدان نەبادا ئەن توصیبوا قەوما بجەهالە نەبادا پێشی تەبەیون یەکسەر حکم بکەن و عەجەلە بکەن لە نەتیجەدا کارێک ئەنجام بدەن بۆی کەوا بەرامبەر کەسانێک هەڵوێستێکتان هەبیتن کەوا شایانی ئەو هەڵوێستە نین لە نەتیجەدا فتصبحوا على ما فعلتم نادمين لە نەتیجەدا لەو کارێکەوە کردیتان بەرامبەر بەو کەسانە کە نەدەبووە بکرێ نەدامەت دەچێشن و هەروها پەشیمان دەبنەوە. ئیتر لێرەدا ئین جاءەکم فاسق ئەگەر فاسقێک فاسق چێیە؟ فاسق وەکو مستەلەحێکی شەرعی ئەو کەسێکە فسوقی کردیە. فسوق لێرەدا دیارە فسقی ئەکبەر و فسقی ئەسغەرمان هەیە. فسقی ئەکبەر ئەوە بە مانای کوفر دێ بەڵام لێرە باس لە فسقی ئەسغەرە واتە مسلمانە بەڵام فسوق هەیە. فاسق واتە وەکو مستەلەحێکی شەرعی ئەو کەسەیەکەوە گوناهێکی کەبیرە و گەورەی ئەنجامدایە یان ئەوە تا مسرە لەسەر گوناهی گچکە وەکو ئیبن عوثەیمین دەڵێ ڕەحمەتی خوای لێ بێ لەبەرەوەی بەردەوامبوون و ئیسرار لەسەر گوناهی گچکەش هەر عینی حکمەکەی دەکاتن گوناهی گەورە و کەبیرە. کەواتە ئەگەر کەسێکی فاسق هەواڵێکی گرنگی لۆهینان کە ئەوە سیفەتی بوو تەبەیون بکەن وەکو لە قیرائەتش کاتێ فتەثەبەتوا کە هەردووچیان بە معنای ئەوەی دێ کە تەئەنی بکە واتە لەسەر خۆ بکە و عەدەم الاستعجال پەلە نەکەی پێویستە لێ بکۆڵیەوە. کەواتە ئەگەر فاسق بوو ئەدی ئەگەر لە مقابلدا وەکو لە علمی ئوسوول دەڵێتن ئەگەر فاسق بوو پێویست بە تەبەیون هەیە ئەدی ئەگەر عەدل بوو فاسق نەبوو کەسێکی ڕاستەڕێ بوو ئەوە خەبەری عەدل وەردەگیرێ بە پێچەوانەی خەبەری فاسق پێویستە تەئەنی بکەی پێویستە لێرە ئەگەر تەماشا بکەی نافەرمی ڕەفزی بکەوە هەرچەندە فاسقیشە نافەرمی ڕەفزی بکەوە ناش فەرمی قبولی بکە بەڵکو فتەبەینوا واتە لەسەر خۆبە تەبەیون بکە لێ بکۆڵەوە نەبادا لە نەتیجەدا ئەن توصیبوا قەوما بجەهالە لە نەتیجەدا ئەوە هەڵوێستێک بین بەرامبەر بە کەسانێک کەوا خلافی واقعی ئەوانە لەسەر ئەو خەبەرێکە لە بۆت هاتیە کەوا ڕاست نییە خەبەرەکە لە نەتیجەدا پەشیمان دەبیەوە. جا تەماشا دەکەی لێرەدا ئەن توصیبوا قەوما بجەهالە فتصبحوا على ما فعلتم نادمين. ئەسڵ وایە مسلمان ئەگەر کارێکی غەڵەتی کرد هەڵوێستێکی غەڵەت یەکسەر پەشیمان بیتەوە کەواتە صفەتی ئەهلی باشتەوەی وەلەم یوسیڕوا على ما فعلوا لەسەر غەڵەت نابی ئیسرار هەبی ئەوە خاڵێکیان. و هەروەها تەماشا دەکەی زۆربەی کێشە کۆمەڵایەتەکان لەو خاڵەوە سەر هەڵدا بەڵکو لەوانەیە کێشەی زۆر گەورە بینی دوو تاقم و دوو دەولەت و دوو قەوارەی زۆر گەورەش لەسەر خەبەرێکی هەڵە بینا بکرێتن کەواتە بەڕاستی زۆر گرنگە کەوا تەبەیون بکرێتن ئەو کەسێک کە خەبەر دەینی ئەگەر فاسقە و احتیمالی ئەوە هەیە خەبەرەکەی تەوانبی یاخود باش فەهم و ئیدراکی نییە پێویستە تەبەیون بکرێتن پێش ئەوەی با بڵێن حکمێک لەسەر بینا بکەی لە نەتیجەدا لەو هەڵوێستە و لەو حکمێکەوە لەسەریت بینا کردێ پەشیمان دەبیەوە لێ بەڕاستی ئەوە ئەدەبێکی گەورەیە خوای گەور فێرمان دەکات بە تایبەتی لە ڕۆژگارێکدا دەژیین کە تەماشا دەکەی ئەخبار و ئەنبا و هەواڵە گرنگەکان کاتێکەوە لە با بڵێن قەنەواتی ئیعلامی وەردەگیرێ کە لەگەڵ ڕێزمان لە بۆ چاکەکانیان بەڵام زۆریش هەیە خلافی ڕاستی دەگوترێ مانای ئەوە نیە هەر خەبەرێکت وەرگرت هەر خەبەرێکت بیست بە صحیح و 100% بە تەواوی تێبگەی بەڵکو پێویستی بە تەبەیون هەیە پێویستە هەڵوەستەی لەسەر بکەی پێویستە ئیستعجال نەکەی تاوەکو لە مقابلدا هەڵوێستێک نەنوێنی و حکمێک نەدەی کەوا تووشی هەڵەبی و لە نەتیجەدا تووشی پەشیمان بوونەوە و تووشی اعتزار خواردن و داوای لێبوردن بکەی. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.